سڵاوتان لێبێ دەزیزانم ئەم کاتە و گشتکاتێکتان باش کارزان مەحمودم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ هاتمەوە خزمەتی ئێوە یازوو خۆشەویست. لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا هەموو ئەو لانانەی کە بەشدار بوون لە دژاتیکردنی ڕژێم ئێستا دانەوێت لە داهاتووی سووریادا زۆرترین پشکیان هەبێت، بەڵام ئەوەی کە لەم سەرەتایەوە دەرکەوتووە کە کێشە و ئاریشەکان زۆرن و زۆر ئاڵۆزن کە بەدەمانی بەشار ئەسەد ڕاستەوخۆ چارەسەر نابن. پێشتر وابیر دەکرایەوە کە بەشار ئەسەد نەما ئیتر سووریایەکی ئاوەدان پێشکەوتوو بەدیدێت، بەڵام هێدی خەریکین تێدەگەین کە ئێستا سووریا بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو دەنێ، هەموو لایەنەکان داوای پشکی خۆیان دەکەن. تاوەکو ئێستا ئەحمەد شەڕە ئەجێنداکی ڕوونی بۆ داهاتووی سووریا پێ نییە کە ئێستا حاکمڕانی تەواوەتی دیمەشقە، ئەویش بە دوو هۆکار. یەکەم تاوەکو ئێستا دانپێدانانی لەلایەن وڵاتانی زلهێزی خۆرئاوە وەرنەگرتووە، نەرمی دەنوێنێت و جارێ بێدەنگە. دووەم ناتوانێت سەر بەخۆیانە هەموو بڕیارێک بدا سەبارەت بە فۆرمی حکمڕانی لە داهاتووی سووریادا. بۆ پێی کاراکتەر و هۆکارەکانی سەرکەوتنی بەسەر ڕژێمی سووریادا وڵاتانی ئیقلیمی و دەرەکی بوون، بۆیە بێ ئەوان بە تایبەت تورکیا کە ڕۆڵێکی بەرچاوی هەیە ناتوانێت هیچ بڕیارێکی تەواوەتی و ڕەهایی بدات سەبارەت بە داهاتووی ناوچە کوردیەکانیش. ئەمەش کێشەکان قوڵتر دەکاتەوە. مەرجەکانی هەتەشا بۆ هەسەدە چین بۆەوەی کە ڕێک بکەونێ و هەسەدە بچێتە پاڵ حکوومەتەکەی ئەحمەد شەڕەوە. دیمەشق گوێ بۆ مەرجەکانی هەسەدە دەگرێت لەناو ئەم هەموو هاوکێشە ئاڵۆزانەدا ڕۆڵ و پێگەی کورد لە داهاتووی سووریادا چی دەبێت کە کورد ڕۆڵێکی بەرچاوی لە تێکشکاندنی داعش و لە ڕووخاندنی ڕژێمەکەی بەشار ئەسەدیشدا هەبووە. کورد لە خۆرئاوا لاستیاری ئەم قۆناغە گرنگە ڕاگوزەرە تێگەیشتووە. هەڕەشەکانی تورکیا بۆ سەر کۆبانی و خۆراوی کوردستان تا چەند جددین. ئەمریکا و خۆرئاوا چۆم ئەو ئەزمونەی کە ئێستا لە خۆرئاوا هەیە دەیپارێزێت یاخود ئایا دەیپارێزێت، هەموو ئەوانە و کۆمەڵێک پرسیاری دیکەش لە ماوەی گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێزان هەریەکە لە بەڕێز نازم عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستودیۆی ناوەندی هەواڵ، هەروەها بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی لە ستودیۆی هەولێر لەگەڵم دەبن. هەردووکتان بەخێر بێن. بەخێر بێ مامۆستای بەڕێز. مامۆستا زیرەک بەڕێز هیچتان بەخێر بێن. ئێستا دێمە لای ئێوەش. مامۆستا نازم دەمەوێت لە بەڕێزتانەوە نزیکترن، هەردووکتان تقریبان یەک تەمەنن لەگەڵ مامۆستا زیرەک، بەڵام بە حکمی ئەوەی کە نزیکترن حەز دەکەم لە ئێوە دەست پێ بکەم. پێگەی کورد لە داهاتووی سووریا یاخود لە سووریایی دوای بەشار ئەسەد چی دەبێت؟ هەموو چاویان لەسەرەوەیە کە ئایا ئەم جۆرە لە حکمڕانی لە باکووری عێراق کە ئێستا هەیە لە سووریا دووبارە دەبێتەوە؟ ئەم ئومێدە هەیە کە ئەم ئەزمونە لەوێ دووبارە بکرێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشتان لێکم، سەلام و احترام و ڕێزشمە هەیە بۆ میوانە ئازیزەکەمان و بۆ بینەرانی ئازیزش. من پێشەکی پێشەوەی بچمە سەر بابەت و وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەبێ دەستخۆشیێکی گەرموگوڕ بکەین لە پیرۆزبایی بکەین لە گەلی سووری کە لەژێر ئاگر و ئاسنی ئەو دە حکوومەتە داپۆلسەرە ئەو ڕژێمە داپۆلسەرە ڕزگاریان بۆ کە زیاد لە 50 ساڵە گەل و میلەتی سووریا ئەچەوسێنێتەوە. ئەمە جێگەی دەستخۆشیە و جێگەی دەستخۆشیشە کە ئەو لایەنەی کە پێی هەستاون کە لایەنێک کە خاوەن باگراوندێکی ئیسلامین و کە زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەسە ڕاستە زیاتر ئەوانی کە شۆڕشیانە کرد لە ڕابردوودا لە سێدا ڕابردوودا خەڵکانێکی تر بوون، بەڵام ئێستا کەسانێکی خاوەن باگراوندێکی ئیسلامی پاشخانێکی ئیسلامی بیرێکی ئیسلامی ئەمەکەن. ئەمەش دیسان جێگەی دڵخۆشیە و جێگەی دەستخۆشیە. ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا وەزعی کورد چی بەسەر دێ لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا یان لە ڕۆژئاوای کوردستان تابی یاری خۆمان چی بەسەر دێ؟ بێگومان ئەمە مناقەشە و مشتومڕێکی زۆر هەڵەگرێ لەبەرەوەی کوردستان هەم بە هەر چوار پاچێکە بە تایبەت ئەوێش خەڵکێکی زۆر چاوێن لەسەرەتی و ناحەزی زۆری هەیە و چاویان بەبوونی هەڵنایە، چکە بوونی کورد بە نەبوونی خۆیان دەزانن بە دژی بەرژەوەندەکانی خۆیان دەزانن. پاشانیش کورد لە ڕۆژ لە کوردستانی لە سووریادا ئەوان بە هاوشێوەی لەواشی وەکو ئێمە نەبووبێتن. ئێمە خەباتێکی زیاد لە نزیکەوە نزیک سەدەیە کە بێتەوە خەباتێکمان هەیە، ئەوان تازن. پاشانیش ئەوان
وەکو تا ئێستا گوتارێکی زۆر ڕوونیان نییە حتا ئایا فیدراڵێتیانەوێ کۆنفیدراڵیانەوێ حکمی زاتیانەوێ هەندێک جار زۆر بەشتی کەمیش لە گوتارەکانیان دەرەکەوێت ڕازی بن بۆیە خۆشیان ئەوانیش چاوەڕێی هەلومەرجی نێودەوڵەتی ئەەکەن تورکیاش ئەفو سووریاش ئێستا چوار هێز بە چوار هێزی سەرەکی منافەسەی لەسەرەکە لایەک و تورکیا چاوی تێبڕیوە بەرەی تەحریری شام کە خاوەنی سووریایە و خۆیان شۆڕشیان کردو و خۆیان خاوەنینی ئەمریکا وەکو زلهێزێک و خاوەن بەرژەوەندی خۆیەتی تایە کە ئەمە هەیە و ئەوان نی بە تەمای شتن تایە بۆیە ئەبێ ئێمە تەمەشا بکەین لە ناو ئەمانەیە کورد پێگەکەی چۆن دەرەچێت. زۆر باشە. من یەکێک لە وەڵامەکانی تۆ دەکەم بە پرسیار بۆ مامۆستا زیرەک. مامۆستا زیرەکەوەش بەخێر بێن، سوپاس بۆم دەرفەتە. مامۆستا نازم فەرمووی تاوەکو ئێستا کورد لە خۆراوەی کوردستان لە ڕۆژئاوا ئەجێندایەکی ڕوون یاخود مەتاڵەبەیەکی ڕوونی لە دیمەشق نییە. تاوەکو ئێستا ئەجێنداکان ڕوون نییە یاخود دیارەکە ئەوان لە وەفدی مفاوەزات لەگەڵ تەحریری شام چیان وتووە لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆرێک لە گفتوگۆ هەبوو لە نێوانیاندا لە نێوان ئەڵدار خەلیل وابزانم نوێنەری هەسەدە بوو چوو بۆ مفاوەزات ئەوان داوای چیان کردووە لە دیمەشق بۆ مشارەکە لەگەڵ دیمەشق لە داهاتووی سووریادا. سپاس مامۆستا کارزان، زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەکەی جەنابەت بەشدارم. سپاس بۆ مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا نازم بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە بەر لە هەموو شتێک کە گەلی کورد و سەرکردایەتی سیاسی گەلی کورد لە کوردستانی سووریا لە خۆراوە پێویستە کۆمەڵێک ڕاستی هەیە بیزانن. هەرچەند ئێمە وەکو دڵسۆزێک وەکو کوردێک وەکو هاوسۆزیەک هاونەتەوەیەک ئەمانە دەردەبڕین. ئێمە بەرنامە بوو ئەوان دانانین، ڕەسەتە بوو ئەوان دانانین وەکو ڕەسەتەیەکی پزیشکی، بەڵام پێویستە کورد لە سووریا کۆمەڵێک حەقیقەت هەیە بیزانێ. یەکەم، ئەمریکا دۆستی ستراتیژی گەلی کورد نییە. ئەمریکا لە هەموو لێدوانێک بەرپرسەکانیان لە پنتاگۆن، لە CIA، لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا، لە هەموو لێدوانەکانیان مامۆستا کارزان دەڵێن کورد جەنگاوەری ئازان، کورد شەڕکەری ئازان، کوردەکان ئازان، کوردەکان هاوپەیمانی ئێمن لە شەڕی داعش و هیچی تر نقطە ڕەس سەتر ئەوەندا. تا ئێستا من گوێبیستیەوە نەبوومە بەرپرسێکی باڵای ئەمریکا باسیەوە بکا بڵێ کوردەکان خاچیان هەیە، نیشتیمانیان هەیە، بابەش کراوە، کوردەکان پێویستیان بە مافی نەتەوایەتی هەیە، پێویستیان بە فیدرالیەت هەیە، بە خودموختاری هەیە. هیچ بەرپرسێکی ئەمریکی مژێ دەبێت سەرکردایەتی سیاسی کورد لە سووریا ئەوە بزانێ کە ئەمریکا دۆستی استراتیژی ئێمە نیە، بەڵکو ئەو هاوسۆزیان کە هەیە و کە لە کۆبانی ئاڵا هەڵدەکەن و لێدوان دەدەن و بەردەوام دەڵێن کوردەکان جەنگاوەری ئازان، ناڵێن کوردەکان وەکو نەتەوەیە خاوەن مافی نیشتیمانین. دوو، دەبێ سەرکردایەتی سیاسی کورد با بڵێن قەسەدە با بڵێن زیاتر و بەڕێز مەزلوم کۆبانێک کە سەرکردەی سیاسی و حیزبەیە دەبێ مامەڵە لەگەڵ ئەمری واقع بکات، دەبێ بزانێ ئەوەی کە لە سووریا ئەنجام درراوە گۆڕانکاریەکی ڕیشەیە، دەبێ مامەڵە لەگەڵ هەیەی تەحریری شام بکە و واشیان کرد. ئەگەر جەنابەت ئاماژەت پێکرد حتمما مامۆستا کارزان جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێکی چالاک ئاگاداری کە پێدا مەزلوم کۆبانێ لێدوانیدا و پێشوازی لە گۆڕانکاری لە سووریا کرد و بروسکەی پیرۆزبایشی لە بۆ هەیەی تەحریری شام و بەڕێز ئەحمەدی شەرعنارد. کەواتە لێرەدا هەنگاوەکانیان عەقلانینە، بەس هیوادارم بەورتر هەنگاوەکان بنێن و خۆشیان خۆیان بڕیار بۆ خۆیان بدەن وەکو حیزبێکی کوردستانی سووریا ناوخۆیی بە مۆرک و تایبەتمەندی ناوخۆیی کوردی سووری کوردستانی سووری هەنگاو بەهاوێژن. من پێم ئەگەر بەو شێوەیە هەنگاو بەهاوێژن زۆر شتی تریشێ لە بەرنمەیەشی ئاوادا دەرفەتنیە ئینسان هەموو خاڵەکان دەستنیشانکە، بەڵام هیوادارم بەو شێوەیە بێت کە لەو حەقەتە تێبگەن کە ئێمەش میلەتێکین پێویستمان بە مافە، ئەوەش پێویستی بە مامەڵەکردنێ لەگەڵ ئەمری واقع. مامۆستا زیرەک هەر دەمەوێت لای تۆ بمێنمەوە پرسیارێکی تر. ئەوان لە یەکەم گۆڕانکاری سووریای نوێدا کە ئاڵا گۆڕە ئاڵاکانیشیان لەسەر بارەگاکانیان لە تەواوی ناوچەکانی ژەردەسەڵاتیان هەڵکرد، بەڵام ئەوەی تاوەکو ئێستا ناڕوونە جۆرێک لە خیتابی هەتەشەیە کە ئێستا حکومڕانی سووریای نوێ دەکات تەحریری شام.
تاوەکو ئێستا دیار نییە کە چ ئەجێندایەکی پێ بۆ داات و بۆ منتیقە کوردیەکان ئەمەش بەهۆی ئەوەی کە خودی هاتنەکەی وەکو لە پێشەکەدا ئاماژەم پێکرد کۆمەڵێک ئەجندای لە پشتەوەیە. ئەم جۆرەی کە وەڵامی منت نەدایەوە ئەم جۆرەی کە کورد بۆ داات و داوای دەکات لە سووریادا چییە؟ داوای حکمی زاتی دەکەن، داوای چی دەکەن؟ دیارە مامەستا کارزانێ مە هەمومان لە ڕاگەاندن و لە میدیاکان دەبیستین و دەزانین خۆی بەر لە هەموو شتێک من بەر لەوەی کرۆشی پرسیارەکەی جەنابەت وەڵام دەما من دەمێ ئەوە بڵێم ئەوەی ئێستا کە لە سوودیا ڕووی داوە تازە نوێیە سەرەتایە حکومەت دانەمەزراوە حکومەت بە فۆرمە فراوانەکەی هەڵبژاردن نەکراوە پەرلەمانیان نەماوە سەرۆکی شەرعی نەماوە کە لەلایەن زەماوەڕ و هەڵبژێردابی ئەوەی کە هەیە بەشار ئەسەد ڕووخاوە و هەیەی تەحریری شام هاتووە و ئەحمەدی شەرع سەرۆکایەتی ئەو پرۆسە سیاسی دەکا کە لە سووریا هەیە. بەڵام ئەمەوەی من ئاگادارم هەم بەڕێز مەزلوم کۆبانی و هەم سەرکردایەتی سیاسی لە خۆراوای کوردستان بە ئاشکرا بە هەموو لایەشیان گوتووە کە زیاتر لە چەندین ساڵات دیفاکتۆیەکەیە دەسەڵاتێکی خۆسەری هەیە ئەزمونێکی حکومڕانی هەیە لە کوردستانی سووریا ئەم ئەزمونە ئەم خاوەنی هێز چەکداری خۆیەتی خاوەنی پێشمەرگەی خۆیەتی بەڵێ دەبێت بپارێزرێ و بەشداریشیان کردووە لە شەڕی داعشدا بەشداریان کردووە دیانەوێ ئەو قەوارەیە لە چوارچێوەی سووریای نوێدا دەستوری سووریای نوێدا حکوومەتی سووریای نوێدا ئەم قەوارێ پارێزراو بێت و لە ڕووی قانونی دەستوری دانی پێدا ئەگە تا ئێستا بە زەبری هێز و بە زەبری تێکۆشان و خەبات خوان ڕاگر بێت لە داهاتیان بەوە هەیە ئەم ئەزمونە شۆڕژێڕیا بگوازرێتەوە بۆ چوارچێوەیەکی دەستوری سووریا. دێمەوە لای تۆ مامەستا زیرەک سوپاس بۆ وەڵامەکەت. مامەستا نازم مامەستا زیرەک ئاماژەی بۆ کرد کە سووریایەکی نوێ هاتوۆتە پێشەوە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد لە خۆراوی کوردستان لەم واقعا وەکو پاکێجێکی سەربەخۆ تێبگا واز لە ڕابردوو بێنێ ئەوان ئیستحابی ئەوان هەیە کە لەم واقعا بە تەواوەتی وەکو خۆی تێبگەن و باسی لەوە کرد پێویست ناکات لە دەرەوە بۆ نمونە بڕیار و هەژمون لەسەر هەسەدە هەبێ. لە قسەکەی ئەو وا تێگەیشتم زیاتر نەگەڕێنەوە بۆ بڕیارەکانی پاکەکە من وا تێگەیشتم ئەوان لە هەستیاری دۆخەکە لە واقعەکە وەکو پێویست تێگەیشتون بۆەوەی کە ئەوەی دایانەوێت بەدەستی بێنن. خۆی ئەمە زۆر گرنگ ئەمە هەڵوێسە لە سەرمە بکەین استراتیژیەتی ئەمریکا بۆ چ هەسەدە و چ بۆ هەموو گروپەکانی گروپە ئازادی خوازەکان بە ئیسلامی و بە غەیری ئیسلامی واتە بە ناسیۆنالیستی و بە ئیسلامیەوە ئەمە تەلەبێکی بووە واتە ئەمە داواکاریشی ئەمریکا بووە ئێوە لە چوارچێوەیەکی نیشتیمانی خۆتان کار بکەن هەرچی پەیوەندێکی دەرەچیتان هی بیبسڕێن. جا لێرە ئەحمەد شەرع توانیتی یعنی فعلا توانیتی هەر لە 2014 و 15ەوە پەیوەندی خۆی لەگەڵ کۆمەڵێک لەو پێشە قاعیدە بوو وازی هێنا دوای و بە داعش وازی هێنا ئێستا لەگەڵ داعشا پەیوەندی بسڕانوە و بەرەی هێزی تەحریری شامە کەواتە ئەمە گرنگە توانی ئەو هەوڵی داوە نیسبەتێک لەگەڵ ئەم گوتارە ڕۆژ ئاواییە یان ئەم گوتاری نێودەوڵەتیەدا خۆی بگونجێنێ هێزێکی نیشتیمانی بۆ سووریا کارکاوە لە پێناوی سووریایە هیچ نە ڕێنمایی دەرەشی وەرەگرێ نەدەست شەخاتە شوێنەکانی ترە وڵاتانی دراوسەوە بە هەر بیانوێکی ئایدۆلۆژی یان بەرژەوەندی بێت. ئایا جا ئەمەینەکەوەیە بە هەسەدا ئەم داواکاری لە هەمان شێ لەوانش بۆ بڵان تا ئێستا ڕۆژ ئاواییەکان واتە ئەمریکیەکان بە دەرەجەی یەک تێبینیان هەیە لەسەر هەسەدا کە ئەڵێ داوامان کردووە بە عەمەلی بیسەلمێنن پەیوەندیتان لەگەڵ پەکەکەدا یان هێزەکانی هێزە دەریچەکاندا پسەڕاندووە بۆ ئەوەی وڵاتانی دراوسێ بە تایبەت تورکیا بیانوێشی نەبێ بە سەرتانەوە و ئێمەش توانین ئەو عەلاقەی هەمان عەلاقەتێکی استراتیژی قایم بێ و درێژەی پێ بدەین. ئەمە زیاتر تێبینیەکە هەیە لەسەر با بڵێن چ مەزلوم عەبدی کۆبانی یان با بڵێن هەسەدە کە هەیە ئەمە نوقتەیەکە لەسەریان هەیە کە ئەبوو زۆر لە زۆوە ئەوان پێش بەرەی شام و تەحریری شامەوان ئەبوو ئەمە چکە ئەوان قەدیمترن ئەوان لە پێشترن ئەوە نێسکەی فترەیەکی باشە ئەو نزیک 20 ساڵە ئەوان لە منطقەیەکی ئازادکراوی خۆیانیان هەیە هێزێکیان هەیە واقعەکەن میلەتێکن گەلێکن مەزڵوم بوون چەساوە بوون یعنی پاساوی زۆریان هەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی یان با بڵێم حتا گەلانی سووریاش
تەفەهومی واقعەکەیان بکە و لیان تێبگا. مامۆستا نازم خۆی ڕاستە ئەمریکا ئەم داواکاری لە حتا لە دینیش هەبوو لە ئەحمەد شەرعیش هەبوو کە پەیوەندەکانی لەگەڵ قاعیدە و حتاوەکو وازی لە نووسڕە شێناو لە 2016 ڕایگەاندووە کە پەیوەندی بەوە نەماوە. لە هەمان کاتدا ئەم داواکاری لە هەسەدەش هەیە، بەڵام ئێمە ئەگەر واقعەکە وەکو خۆی بخوێنینەوە لە خۆڕەڵاتی ناوەڕاست منطقی قووە دەڕوات. قوتی منطق هیچ نایخوا، ئێمە گۆڕانکاریەکان لە بەرچاون ئەگەر بێت و ئەم باڵە سەربازیە لە هەسەدە لێ بکرێتەوە یاخود ئەم دامەعاسکەریە ئەوەی کە دەوترێت لەلایەن پەکەکەەوە هەسەدە هیچی لێ دەمێنێتەوە ناکەوێتە بەردەست و قاچ لە خۆراوی کوردستان. یەکەم هەسەدە ئەتوانێت وەکو خۆی کورد لەوێ لە قامیشلۆ لە کۆبانی لەو شوێنەی کە منطقە کوردەکانن هێزێکن میلەتێکن گەلێکن هێزی خۆی هەیە هێزی چەکداری خۆی هەیە یعنی پشت بە دەرەکی بەستن چکە خەڵکی تریش هێزی دەرەکی هەیە هێزی دەرەکی ئێمە وەکو خەڵکی کورد لەگەڵ هێزی دەرەکی خەڵکی ترە بەرامبەرکی پێنەک چکە هێزەکان بەرامبەر نین بۆیە بۆ ئەو باشترین شت بوو باشترین پاساو بوو کە بەدەم بانگوازی خەڵکی ترۆ بچێت پاشان زۆر گرنگە بۆ هەسەدە ئێستاش نەچووە زۆر پەیوەندی خۆی زۆر نەرم بێ لەگەڵ دیمەشقا زۆر نەرم بێ بە نەرمین بڕاتە پێشەوە لە گفتوگۆن ماندوو نەبێ لە حتا لەگەڵ ڕۆژ ئاواشە نەرم بێ بۆ چونکە ئەمەی هەسەدە هەیە تەنیا لە سیستەمی لە استراتیژیەتی سیستەمی نوێی جیهانیا جێبێتەوە واتە سیستەمی ئێستای ئەمریکایە هەسەدە جێبێتەوە بۆ چونکە سیستەمی تازەی ئەمریکا لەگەڵ زۆر لەگەڵ مەرکەزیەتان نیە لەگەڵ دەوڵەتی عوزمایە نییە بەڵکو هەوڵەدا بە تایبەت لە شوێنی وەکو سووریایە کە دراوسەی ئیسرائیلە کە شوێنی استراتیژی و گرنگە یانی نایەوێت دەوڵەتی دروستکە کە سبەینی هەڕەشە بێ لەسەر دەرە و دراوسەکانی لەسەر وڵاتانی تر عێراق چۆن دابەش بوو بەسەر دوو هەرێمە بەڵام بەڕاستی سێ هەرێمە کە سونەش بۆ خۆی واقعەکە سووریاش بە هەمان شێوە زین چەندین کەمایەتی نەتەوەی تایە کەمایەتی ئاینی تایە ئەمانە ینی دەست بۆ بردننی مەترسیە گەورەیە بۆیە هەسەدەش خۆ لە کاتێکا بیانوێ بەهێز بە زەبری هێز سووریا واتە دیمەشق بێوێ لەگەڵ هەسەدای یەکلای بکاتەوە بە زەبری هەست تەسەور ناکەم قازانچکە بۆ چونکە هێزە لەولاوە عەلەویەکان هەیە کە زیاد لە سەدادەی ئەوانی لە سەنگەردان خەڵکانی تر هەیە هێزی تر هەیە زیاد لە نێزکەی کەمایەتی و کەمەنەتەواتی و ئاینی هەیە لە سووریایە بۆیە زۆر غەڵەتێکی گەورەیە دیمەشق بە زەبری هێست لەگەڵ هەسەدای وەزەکە یەکلا بکاتەوە ئەگەر فشاری لەسەر بێت بە گفتوگۆ و حیوار هەوڵدا ئەوە بکە پاشان هەسە دیمەشق ئەگە فشاریشی لەسەر بێ فشارێکی دەرەشی وڵاتانی دەراوسی تورکیایە بۆیە پێویستە ئەویش وەک وڵاتێک سیادی خۆی پارێزێ بەرژەوەندی خۆی پارێزێ چکە بەرژەوەندی خۆی گرنگتر لە ئەکرێ نیسبەتێک هەسەدە بچووکتر بکرێتەوە دەساڵاتی کەمتر بکرێتەوە بەڵام ناکرێ ئەو هێزە بە تەواوەتی بسڕێتەوە لەسەر خەریتەی سووریایە ئێمە دەزانین مامۆستا قورسە زۆر باش ئێمە دەزانین کە ئیسرائیل لەم ئاڵۆزیانەدا بەرجایەکانی جۆلانی بە تەواوەتی داگیر کردووە تورکیاش لەولاوە ئێستا خەریکی هێرش دەکاتە سەر کۆبانێ حکومەتەکەی ئێستا حکومەتێکی ئینتیقالی سەرپێیی هەیە کە نەکەوتۆتە سەرپێی خۆی لەم دۆخەدا دەتواندرێت پرسیارە جەوهەریەکە ئەوەیە کە لام و جیم لەگەڵ تورکیا بکات هاتەشە دەتوانێت بە قسەکانی ئەو ڕازی نەبێت حتا ئەگەر زەخت بکات لە ئەحراری شام لە شەڕی کۆبانێ گەر ئەوانیش لە خوارەوە بیانەوێت ئەم مەنتیقەیە کۆنتڕۆڵ بکەن لەگەڵ سوپای نیشتیمانی کە ڕاستە خۆ تورکیا دامیان دەکات مەبەستەکە ئەوەی دەتوانن لە قسەی تورکیا لابدەن کە فاکتەری سەرەکی سەرکەوتنیان لە شۆڕشەکە تورکیا بووە خۆی ئەو پرسیارێکی زۆر بەجێیە بەڕاستی دەرچوون ئەوان بڕۆ ناکەم بتوانن بۆ شێوەیە بکەونە ملبیان چکە جاری خۆیان هیچ نین ینی نە دەوڵەت تشکیل بووە نە دەستور هەیە دەستوریشی تازەم بەسمە تەنیا ئەوەی ئەحمەد شەرع کۆمەڵێ وەزارەتی لای خۆی هێشتۆتەوە دەرەوە وەکو وەزارەتێک خۆی مباشر هێزی بەرگری خۆی با بڵێن سوپا خۆی مباشر مامەڵەی لەگەڵاکە ئەمانی لای خۆی هێشتۆتەوە ئەگەر نا خۆکوا چی تشکیل بە لە سووریایە هەر کەسێ بێوێ هەر وڵاتی بێوێ دەستێوەردانەکە بڕیاریشی بەسەردا بڕیاریشی بەسەر فەرزەکە تاکە دروشمێک کە ئێستا هەیەی
ئەحمەد شەڕە ئەڵێ من توانیومە سووریا ئازاد بکەم ئەمە تاکە تەسکەوتیشی گەورەی منە ئەگەر لە دوای شاشتی گەورەترمان کرد ئەوە فەزلێکەوە باشە و ئەگەر نەشم بۆیە حەسەدە زۆر گرینگە لەم خۆناغەیە زۆر نەرم بێ زۆر بە جوانی بە عەقڵی هەچەند کۆمەڵە گوتاری نەرمونیانیان بووە مەزڵم کوانی با ئینسان ئەوە بڵێ کۆمەڵە گوتاری جوانیان بووە نەرم بوون بەڵام ئەبێ نەرمتر بن خۆیان لە ڕوبەڕووبوونەوە پارێزن زۆر باشە مامۆستا زیرەک هەسەدە دەبێت زۆر نەرم بێ بەرامبەر بە دیمەشق تاوەکو دیمەشق تاوەکو محەممەد جۆلانی دانپێدانانی نێودەوڵەتی ئەمریکا و زلهێزانی وەرنەگرتووە تاوەکو محەممەد جۆلانی لە لیستی تیرۆری ئەمریکا و خۆرئاوە ناتۆتە دەرەوە لەم فترە زەمەنیە کورتەدا دەبێ هەسەدە بچێت گفتوگویان لەگەڵ بکات و جۆرێک لە لێک تێگەیشتن هەبێت چونکە ئێستا هەتەشە و حراری شام نەرمترە لە دوای ئەوەی کە دانپێدانانی نێودەوڵەتی وەرگرتو بوو بە دەوڵەتێکی سربەخۆ ئەم هەنگاوە جدیە لە ئێستا نراوە لەلایەن هەسەدەوە بۆ دیمەشق و ئەگەر ئەم هەنگاوە نراوە ئەوان هیچ خیتابێکیان هەیە یاخود چاوەڕێی کات دەکەن بۆی دوای گفتوگۆ بکەن مامۆستا کارزان ئەگەر حتمما جەنابێت تێبینیت کردووە مامۆستا نازمی شەراگادارە 24 سعات دوای گۆڕانکاریەکانی سووریا و گەیشتنی هەیئەی تەحریری شام بە دیمەشق و ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد بەڕێز مەزلوم کۆبانێ کە سەرکردەی کوردەکانە لەو پارچەیە لە خۆراوای کوردستان لێدوانیدا و پێشوازی لە گۆڕانکاریەکان کردو و وەکو مژدەیەک ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەدی وەکو مژدەیەک ناوهێنا بۆیە وەکو هەنگاوی سەرەتایی وەکو مامۆستا نازمیش ئاماژەی پێکرد ئەو هەنگاویان نادووەم ئامادەیان دەربڕی کە بڕۆنە شام بڕۆنە دیمەشق و لەگەڵ سەرکردەکانی هەیئەی تەحریری شام و بەڕێز ئەحمەدی شەرع دابنیشن و لە نزیکەوە دیالۆگ بکەن بۆ چۆنیەتی بەرزەستەکردن و چۆنیەتی سەرخستنی ئەو گۆڕانکاریانەیان ئەم شۆڕشەی کە هەر ناوێکی لێ بنینکەوە لە سووریا بووە هەنگاوێکی تر کە کوردەکان و سەرکردایەتی سیاسی لە خۆراوای کوردستانان ئەوە بوو کە ئاڵای سووریای نوێیان کە لەلایەن هەیئەی تەحریری شامەوە با بڵێن سازکرابوو لەسەر هەموو باڵەخانە حکوومیەکانی دەسەڵاتی خۆسەری هەڵدا واتە ئەوان بەڕسمی بە فەرمی بە ناوی خۆیان بە ناوی دەسەڵاتی خۆسەری پێشوازیان لەو گۆڕانکاریە کردووە شەرعیەتان بەو گۆڕانکاریانەداوە ئامادەی دیالۆگ و کۆبوونەوەی هاوبەش بوون بەڵام لێرەدا وەکو لە سەرەتاشدا ئاماژەم پێکرد چیتر بکەن من دیسا تاکید دەکەمەوە من ناتوانم لە زیاتی ئەوان بڕیار بدەم بەڵام وەکو کەسێک وەکو کوردێک وەکو هاوسۆزیەکی نەتەوەی و نیشتیمانی بۆ ئەوان من پێم وایە یەک ئەو هەنگاوانێک کە تاکو ئێستا ناویانە وەکو جەنابی مامۆستا نازمی ئاماژەی پێکرد ئەو هەنگاوانێک کە ناویانە هەنگاوی عەقڵانی جوان و سەردەمیانە و واقعیانە بووە هەتا ئێرە بەڵام هەنگاوی ترکە بە دووادابی یەک لەو هەنگاوانێک کە دەبێ پێدا بەڕێز مەزلوم کۆبانی سەرکردایەتی سیاسی کول لە خۆراوە لە ڕێگای خۆیەوە گوتاری سیاسی دابڕێژێ وەکو حزبێکی کوردستانی سووریا وەکو خۆراوای کوردستان وەکو تایبەتمەندێکی سربەخۆ بڕیار لە کۆمیتەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ناوەندەکانی حکومڕانی خۆی وەربگرێ دوو ئەو هەنگاوانێک کە لە ڕابردوو ناویەتی زیاتر بەرجەستەی بکە و زیاتر دەست پێشخەری بکات دەبێت لەو حەقەتە تێبگات کە ئەوەی کە لە سووریا بووە گۆڕانکاریەکە گەڕانەوەی بۆ نییە ئەم گۆڕانکاریە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینیان ناڕاستەوخۆ ئەمریکا وەکو زلهێزترین وڵاتی دنیا فەڕەنسا بەریتانیا ئەڵمانیا زۆربەی وڵاتانی زلهێزی زیان پێشوازیان لەو گۆڕانکاریە کردووە دەبێ هەموو هەوڵ و توانایەکی سەرکردایەتی سیاسی کورد بۆ ئەوە بێ ئەو قوارەیە ئەو ئەزمونە سیاسی حکومڕانیە ئەو ئەزمونە دیموکراسیانێک کە لەو پارچەی کوردستاندا هەیە لە سووریای نوێدا کە هەڵبژاردن دەکرێت دەستوری نوێ دەنووسرێتەوە دەنجی لەسەر دەدرێ شوێنی بۆ بکرێتەوە پێش مایە گەشتبینم بەڵێ زۆر باشە مامۆستا زیرەک لە هەموو خۆناغا نوێکان کە دێنە پێشەوە ئەمە بابەتێکی دیکەیە هەمیشە باس لە ناوماڵی کورد دەکرێت باسی خۆئامادەکردن و یەکپارچەیی و یەک دەستی و یەک هەڵوێستی لە ئانە کوردیەکان دەکرێت لەم بەشە بابەتێکی گەرم ئێستا لە خۆراوای کوردستان بابەتی کۆدەنگی نیشتیمانیە ئەم کۆدەنگیە بۆ ئەم دۆخەی ئێستا لە خۆراوای کوردستان
بەدی دەکرێت یاخود ینی گەشتبینن لەو ڕۆوە؟ مامەستا کارزان پرسیارەکەت پرسیارێکی ژیرانەی میدیاکارانەی سەردەمیانەی سیاسیانش بوو. دەست دەکەم مەمنونم. ئێمە لە بیرمان نەسێ ئەمە مامەستا مەسعود محەممەد کوڕی مامەستا مەلای گەورەی کۆیە زۆر جار کە تووڕە دەبوو لە دەرەنجامی دوو بەرەشی و لێکترازان و یەک نەخستن و یەک نەبوونی ناو ماڵی کورد دەیگوت دەردە کووردە دەگوت دەردە کووردە لێ گەڕێن. دیارە ئەو دەردە کووردە بەڕاستی ئەمە نایشارمە لە خۆراوای کوردستانی شەیە، لە کوردستانی سووریا شەیە، لە کوردستانی عراقی شەیە، لە کوردستانی تورکیا، لە باکووری شەیە، لە ڕۆژهەڵاتی شەیە. بەداخوا بەرنامەی ئێمە تایبەت نیە بەوە، بەڵام دەبێ ئاماژەی پێ بکەین. ئێمە لە بیرمان نەسێ لەوێ جگە لەوەی کەوا پێدە هەیە کە خۆی لە چوارچێوە قانونیە سیاسیەکە کە پێی دەگوترێ هێزەکانی سووریای دیموکراتی، بەڵام خۆی حزبەکە وەکو پێدەکە هەیە لەوێ هەیە. بەڵام هەمان کاتدا ئەنەکەسەر شەیە کە ئەنجومەنی کوردەکانی سووریا کۆمەڵێک حزب و لایەنی سیاسی لە چوارچێوەی ئەو ئەنجومەنەدا کۆبوونەتەوە. لە چوارچێوەی ئەو ئەنجومەنەدا دوو حزبی دێرینی تێکۆشەری مامەستا نازم دەزانێت، حتممە جەنابیش دەزانێت، دوو حزبی زۆر تێکۆشەر و دێرین لە چوارچێوە ئەنجومەنە هەنە. بۆیە یەک لە ناڵم فاکتەرەکان، یەک لە شافاکتەرەکانی سەرکەوتنی کورد لەو پارچەیە کوردستان و خۆ گونجاندنیان لەگەڵ ئەم گۆڕانکاریانێک کە لە سوودیادا هاتوۆتەکایەوە و شوێن پێقایمکردنی خۆیان دەبێ ئەوە بێ ئەنەکەسە و پێدا یان هێزەکانی سووریا دیموکرات بێک گوتاری سیاسی، بێک زمان، بێک نوێنەر، بێک بابلین ئامانج بڕۆنە دیمەشق لەگەڵ ئاڵوگۆڕیان نوێیەکان و حکومەتی نوێی دیمەشق مامەڵە بکەن. من پێمە ئەنە کەسە بەلایەکدا بڕوا و پێدە بەلایەکدا بڕوا بەڕاستی دەستیان کوردەواری خۆمان گوتنی دەستیان لە بنی هەمباڵی دەردەسێ. هیوادارم وانە بێ بەڵێ یەکخستن هەر کاتێک ئێمە لە مێژوودا یەک بوو بین، یەک گوتاری سیاسی بوو بین، ئێمە سەرکەوتنەوە دەستێناوە. ڕاپەڕینی ئاداری 1991 کە مامەستا نازم و منی شەردووکمان پێشمەرگە بووین، من پێم وایە ئەگە بەرەی کوردستانی نەبووە هێزە سیاسەکانی ئێمە لە چوارچێوەی بەرێشی هاوبەشخواان کۆنە کردباوە، ئەگەر ڕاپەڕین بشکرابە بە ئاکامی سەرکەوتن نەدەگەیشت، ئەو دەستکەوتانی لێ نەداهاتە بەرەم. بۆیە دەبێت کوردەکانی سووریاش بزانن هێز بە تەنیا بەکەڵکیان نایە، ئەمریکا بەکەڵکیان نایە، تورکیا بەکەڵکیان نایە، ئێران بەکەڵکیان نایە، سووریا بەکەڵکیان نایە. شافاکتەری کە بەکەڵکیان بێ یەکبوون و یەکڕێزی سیاست چ بکەین بۆ بەسە دووبەرەدا. هیواداریم ئەو لێکترازانە نەبێنێ. زۆر باشە، سپاس. دێمەوە لای تۆ مامۆستا نازم. ئەمە یەکڕێزی لە ناو خۆی سووریادا لە نێوان لاەنە کوردەکان بەتایبەت هەسەدە و ئەنە کەسە کە پێویستە زۆر لەم خۆناغەدا پێک بێن. مامۆستا زیرەک بە ڕوونی ئاماژەی پێکرد، بەڵام ئێمە دەزانین سربەخۆی پارچەیەکی دیکە یاخود جۆرێک لە فیدراڵی حکمێکی ذاتی دەبێتە هۆی بەهێزبوونی ئەم پارچەیە، یاخود لە دەستدانی ئەم سربەخۆی دەبێتە هۆی لاوااستربوونی ئەم پارچەیەش. لە ئێستادا ئەوانەی کە دڵسۆزن، ئەمانەی کە واقعەکەەوە خۆی دەخوێننەوە داوا دەکەن کە یەکڕێزی و تەبایەکی نیشتیمانی گەورە هەبێ بۆ کوردانی ڕۆژاوە. بۆ نمونە چاو لە هەرێمی کوردستان دەکرێت کە دامی خۆرئاوە بکران. هەرێمی کوردستان توانێت چی بکات؟ چۆن وەکو قەزەیەکی نەتەوەیی چاو پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا بکەن. هۆی وەکو مامۆستا زیرەک کەماڵوتی بوونی کورد لەوێ ئیسپاتی وەجودی خۆی بکات بەوە ئەبێ یەکڕێزی تاکە وەرەقەیەک بەدەستیانوێت تا کارتێک یەکڕێزی خۆیان ئەوە زۆر گرنگە. پاشان بەڵام یەکڕێزی بەداخەوە ئێستا هەموو والی هاتووە هەریەکە زۆرێک ئەزیندایی دەرەکی مەسەڵەن لێرە زۆر گرنگە ئەبێ کوردستانی باشوور ئەبێ هاوکار بێ، چکە بەشێک لەوانی کە لەوێن لەو ڕێکخراو و پارتانی لەوێن هەندێکیان هەیە پەیوەندیشی ڕاستەوخۆیان لەگەڵ پارتەکانی ئێرە هەیە، مەسەڵەن پارتی دیموکراتی کوردستان یان مەسەڵەن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێ لە جۆرەکان پەیوەندی و عەلاقەیان هەیە. ئەبێ ئەمان هاندەر بن، بیر لەوە نەکەنەوە لەبەر ئەوەی ئەو یەکێک لەو لایەنانە لەگەڵ منیان ناگونجێ لەگەڵ بەڕژێمی ناگونجێ چی ئەبێ باب بێ مادام بۆ من نییە با بۆ کەس نەبێنە ئەبێ لێرە بەرژەوەندێر وەکو تۆ باسی کرد ئەگە بێت و لەوێ کوردانی ئەوێ بتوانن شتێک بە دەست بێنن، بتوانن پێگەیکی خۆیانن هەبێ دڵخۆش بن بە تاکید لە ساسەد لە بەرژەوەندی ئێرەش و کوردانی ئێرەش تەواو دەبێ و پاشان دوژمنەکانیش ئەوەنە تەماحن تێ ناکەن. مامۆستا بمبورەیە قەوسی بچووک ئەم جۆرە لە دوو ئیدارەی کە لێرە هەیە
ڕەنگی لەسەر خۆر ئاوەش داوەتەوە پرسیارەکە بە دیوێکی دیکە بکەم. بە تەکید داوێتەوە بەڵام بە بچووکتر لەبەروی لە ڕۆژاوای کوردستان ئەوە نییە وەکو ئێرە نییە مەسەڵەن هێزێک پێ و فیدراڵێتێک بێ و قەواعدی و هینی و پێگەی خۆی هەبێ و لەوێ تەنیا شوێنێکە ئەمریکا جۆرێک لە جۆرەکان پارێزگاری لێ کردووە وەکو مامەسازی کەمالی جوتی لە پێناوی ئەوەی کە ئەڵێ شەڕکەری باشن شەڕی داعشیان لەگەڵا کردووە ئیشە زیاد لە دیسکەی 20,000 سجن و گرتووی داعش لای ئەوان ماوەتەوە. ئەمە بەرژەوەندەیەکی کاتی تەکتیکیە ئەمە استراتیژی نییە بۆیە ئەوان بە دەرەجە یەک زۆر گرینگە پێکەوە لە ناو خۆی خۆیانە هەوڵدەن بیر لەوە بکەنەوە چۆن یەک ریزیەک دروستکەن دەستە دەرێکیەکان ببڕن. زۆر باش شما ساناسم دەمێت سەبارەت بە هەڕەشەکانی تووشیا لەسەر کۆبانێ بە تایبەت لەسەر ئەمەش هەندێک هەڵوەستە بکەین. تورکیا بیانووی چیە بۆ ئەم هێرشانە خۆی ئێمە دەزانین کە لە کاتی شەڕی داعشدا بە بیانووی پاراستنی سنوورەکانی خۆی ئەوش وەکو دەوڵەت مافی خۆت بیر لە قوڵای استراتیژی ئەمنی خۆی بکاتەوەمە شتێکی حاشە هەڵنەگرێ و بۆ سووریاش و عێراق بۆ هەموو وڵاتێک ئاساییە. بەڵام ئێستا هیچ بیانوویەشی پێماوە لە کاتێکدا بە قوڵایی 5 کیلۆمەتر و بە درێژایی 40 کیلۆمەتر لە مەنتیقی سەرەکانی و ئەوانە تاوەکو کۆبانێ منطقەیەکی دابڕاوی دروست کردووە و لە خۆرئاوای کۆبانێشەوە بە هەمان شێوە. ینی هیچ بیانوویشی پێ بۆی کە ئەم شەڕە دروست بکرێت ئەمە ئاژانسە جیهانیەکانیش ئاماژە بۆ دەکەن کە هێزێکی زۆری کۆ کردوێتەوە. بیانووی تورکیا بۆ ئەمە چییە؟ ئومێدمان وایە تورکیا لەو ئاستەی کە ئێستا تایەتی لەوە زیاتر تێپەڕ نەکا بۆ سەر هەسەدا بۆ سەر لە هەر شوێنێکە قەوارەیەکی کوردی بوونێکی کوردی ئەگەر 4 ماڵیش بێ ئەو حساسیەت هەبێ پێی ئەمە ئومێدمان وایە واز لەم منتیقە لەم لۆژیکە بێنێ و بڕاتە قۆناغێکی ترەوە کە میلەتێکەوە واقع مامەڵەی لەگەڵا بکە. حساسیەت باڵێن هەساری تورکیا بەرامبەر بە هێزی هەسەدە باڵێن ڕۆژاوای کوردستان بە دەرەجە یەک بۆ گەڕێتەوە ئەڵێ ئەمانە درێژە پێدەری پەکەکەن لەناو عمق و قوڵایی تورکیاە چکە کورد لە تورکیاە 2 ملیۆن و 3 ملیۆن نییە زیاد نزیکەی 20 ملیۆن کوردی تایە ینی بەشێکی گەورە تەنیا لەناو ئەستەمبوڵە زیاد لە 3 ملیۆن کوردی تایە ینی لەبەرەوە پێگەیەکی گەوریان هەیە لە پێکاتەی تورکیاە کورد گرنگە پێگەیەکی گرنگی هەیە ئەوان وەکو تورکی باڵێن ناسیۆنێلیستی زیاد لە حەد پێویست زیاد لە حەد پێویستونڕە و بەڕاستی تەجاوزێکی زۆرەکەن بەرامبەر بە ینی زیادەڕەوی هەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان بەرامبەر میلەتی کورد کەویش میلەتێکە وەکو واقع تەماشایەکی مافی ژیانی مافی خۆی هەیە هەر کاتێ بوو بە دەولەیەکی خلافەی ئیسلامی خلافەی عوسمانی بە تعبیری قەدیم جیاوازی بینی کورد و تورک نەما نەوتی تورکم نەوتی عەرەب نەوتی فارسم هەمووتی خەڵکی ئینسانین و مسلمانین کوردیش لەوێ پێویستە بڵێ من مرۆڤێکی مسلمانم و تەوا هەمومان پێکەوە دەوڵەت بەڕێکن بەڵام ئێستا تۆ ئەڵێ من تورکم ئەویش ئەڵێ من عەرەبم ئەی باشە ئەو بۆ ناڵێ من کوردم مافی خۆیەتی مافیکی ئینسانی مافیکی سەرەتاییترین مافی مرۆڤایەتیە کە ئەمیش هەیبێ لەبەرەوە زۆرێک لە تجاوز زیادەڕەوی تایە ئومێدمان وایە تورکیا مراجعەیەکی ئەم تێڕوانینەی خۆی بکاتەوە چکە دەری تۆڵی ئەوە ئاسایشی پارێزراوە خەتێکی گەورەی کردوتەوە لە بینی سووریا و کردوێتی منطقەیەکی دابڕیەوە ئاسایشی مسۆگەر و پارێزراوە لەلایەن ئەمانەوە هیچ کەسێک ناتوانێت تەجاوز کات و سنوور بەزێنی بکات لێیان گەڕێن لە بینی تورکیا لێ گەڕێ لە بینی هەسەدە و دیمەشقا با بخوایان گفتوگۆ بکەن حیوارکەن ئەگەن بەچی با ئەم تەدەخول نەکە. مامۆستا مەترسیەکان جددین ئەوەی کە باز لە هێرش بۆ سەر کۆبانێ دەکرێت پێی دوێنێ شەو وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئیتفاقێکی وەستاندنی شەڕ هەبوو درێژی کردەوە ماوەی هەفتەیەکەگەرنا زۆر نزیک بوو لەوەی کە لە ڕووبدات تا ئێستا جددین بۆ سەر کۆ ئەم شەڕێکە دەوترێت ڕوودەدا تا ئێستا ئەمریکا بە دەرەجە یەک ڕێگرە ینی با بڵین مرۆینی ئۆکەی نەکردووە یعنی خەتی گوڵۆپی سەوزی دانەگیرسانوە بۆی تورکیا هجووم بکە ئەگەرنا تورکیا زۆر لە سەنگەرایە و زۆرج ئامادێ و چونکە ئەمە حیزبێکە لە ناو داخلی تورکیایە با بڵین ئەیانوێ بیکا بە سەرکەوتنێک بۆ هەڵبژاردننی داهاتوی خۆی کە دەستکەوتێکی گەورەی پێکەناوە لایەکۆ سووریا ڕزگار کردو لە بەشار ئەسەد و بنەماڵەکەی لایەکەوە ئەو کانتۆنە ئەو هێزە کوردیە لەوێ هەبووە ئەو پێگەیە هەبوو ئەوەشی نهێشتووە یعنی ئێوێ ئەمە بکە. مامۆستا نازم هەسەدە ئاڵای سووریای نوێی لەسەر باڵەخانەکان و بارەگاکانی هەڵکردووە لاگەری هێرش بۆ سەر کۆبانێ ئەمە ئەترافکردنە بە حکوومەتی دیمەشق حکوومەتی دیمەشق
سەیری دۆخەکە دەکات یاخود مووقفی دەبێت یاخود ناتوانێت بە ئەوەسکەم وەکو خۆشت ئاماژەت پێ کرد و مامۆستا زیرەک و هەموو ئاماژەمان پێ کرد ئەو توانایی نییە کە ئێستا حکوومەت لە سووریایە نییە حکوومەت نییە بەڵکو تەنیا هێزێکەیە سەرۆک سەرکردەیەکی هەیە لەناو خۆشیانە زیان نیزگەی هەژنۆ باڵن کە بەتەواوەتی حتا لەناو خۆشیانە زۆر بڵێ بەرەی هێزی با بڵێن تحریری شام ئازادی شام ئەمان زۆرینەن باڵادەستن واقعیترن متەفاهیمترن بەڵامۆنی هێزی تریشەیە خەڵکی تریشەیە حتا داعش خاوەن باگراوندی داعش لەوەیە هەیە بۆیە کۆنتترۆل بە حکوومەتی ئێستای سووریا کاربڕێکەری سووریا هیچی پێ کۆنتترۆل ناکرێت نە تورکیا پێ کۆنتترۆلەکرێت نە هیچ هێزیشتریش پێ کۆنتترۆلەکرێت تەن ئەوەی پێکرێ نەهێڵێ جارێکتر پاژماوەکانی بەشار ئەسەد بێنەوە سەر حکم لەم خۆناغەیە. باش زۆر باش مامۆستا نازم بە ئیجازەی تۆ دەچمەوە لای مامۆستا زیرەک. مامۆستا زیرەک ئەسەدە دەڵێ 150,000 سەربازم هەیە ئەو ئیدعای شەڕ ناکە ئەوەی کە لە خیتابی تاوەکو ئێستا دیارە خۆشتان ئاماژەتان پێکرد عەقڵانە هێناوێتی بەڵام لە هەمان کاتدا دەشێوە نیشانی بدا کە جۆرێک لە پاراستنی ئەم سەروەرەی کە لە ژێردەستیدایە بەشان و باڵی 150,000 سەربازی ڕاهێنراو بووە بەڵام ئێمە دەزانین کە تورکیا هەڕەشەیەکی جددیە لەسەری کە دووەم هێزی گەورەی ناو ناتۆیە ئێمە دەزانین کە تورکیا پاشخانێکی چەند گەورەی دەوڵەتی عوسمانی هەیە و هەم لە ڕووی دیبلۆماسی هەم لە ڕووی عاسکەری و ئەحراری شامیش لە ئەوەی کە ئێستا ئەگەر چی هێزێکی پەرتەوازەیە بەڵام دیسانەوە ئەگەر بیانەوێ هەر مەترسین بۆ سەر هەسەدا ئەگەر بێت وەسەدە بە منطقی هێز بێوێت لەگەڵ تورکیا و لەگەڵ دیمەشق یەکلایی بکاتەوە دەتوانێت یاخود لە حاڵەتێکدا کە ئەوان بیانەوێت بە زۆر ئەجێندای خۆیان بەسەر ئەم ئیدارە خۆسەریەدا بسەپێنن هەسەدا دەتوانێت لاموجیم بکات یاخود هەسەدا کوێی هەیە بۆی ڕاکە ئەمریکا دەیپارێزێت. مامۆستا کارزان من لە سەرەتای پرسیارەکەتەوە دەست پێ دەکەم کە گوایە وتەبێژی قەسەدا گوتوویەتی ئێمە 150,000 چەکدارمانەیە من پێم وایە ئێمە وەکو کوردنەک لە سوودیا لە عراقیش لە تورکیاش و لە ئێرانیش نابێ بە منطقی هێز قسە بکەین بەڵکو دەبی بە هێزی منطق قسە بکەین کە منطقی هێز و هێزی منطق دوشتی زۆر لێک جیاوازە دوو ئێمە لە بیرمان نەچێ بۆیە ئەو نمونە دێنمەوە خۆ بەشار ئەسەد ئەگەرچی هاوشێوەی تێکۆشەرانی کورد نییە هاوشێوەی پێدە نییە بەڵام بەشار ئەسەد زیاتر لە 3 ملیۆن چەکداری هەبوو کە بۆ خۆیان بە هەموو هێزی ئەمنی و ئاسایش و پۆلیس و کەوە هەیان بوو بۆیە مەسەلەی هێز دادی هیچ حیزبولایەنێک و حکومەتێک و سەرکردایەکی سیاسی نادا ئەگەر بە منطقەوە بیر نەکاتەوە ئەگەر بە عەقڵانی بیر نەکاتەوە بۆیە میزدی ساتاکی دەکەم ئێمە دەبێت بە هێزی منطق قسە بکەین. مامۆستا کارزان من نای شارمەوە ناڵێم گەشت بینیمە ناڵێم ڕەش بینیشم بەڵام پێشمە کورد لە خۆراوای کوردستان بربەستی زۆر گەورەی لە بەردەما بەڕاستی تاکە شتێک کە فریای بکەوێت کە چەند لقێکی لێ دەبیتەوە یەکەم وەکو تاکیدمان لێ کردەوە یەکبوون و یەکڕیزی ناوخۆیی مامەڵەیەکی عەقلانی لەگەڵ گۆڕانکاریەکانی سوودیا دەبێت لەو حەقەت ئەزانی چۆنەکە مامۆستا کارزان کورد دەبێت لە خۆراوە بزانێ هیلالی شیعی خۆرەکەی ئاوا بوو ئەگەر بە تەواوەتیش ئاوا نەبوو بێ ڕووە و ئاوا بوونا نابێ هیچ مەبەستێک و ئامانجێک و ئەوەیەک لەسەر هیلالی شیعی هەڵبچنی کە لە سیاستدا مامەڵە لەگەڵ ئەمری واقع دەکرێت هیلالی خۆری شیعی ڕوو لە ئاوا بوونا دوو سێ دەبێت لەو حەقەتە بزانین کە بەڵێ ئەمریکا گرنگە بۆ ئێمە بەڵێ بەریتان مامۆستا زیرەک بمبورەکە قەت دەکەم دەزانم دەتێوێتە سەسوول قسەکان بکەی بەڵام ئەم هەموو دەبیانە ئەم هەموو دەبیانە دەتوانن خۆیان ڕاستەوخۆ ئەم بڕیارانە دەدەن ئێمە پێشتر باسی دیمەشقشمان کرد کە دەبێ وا بکە بەڵام ئا دەتوانێت لە ژێر هەژمونی وڵاتێکی وەک تورکیا دەرچێت ئەگەر بڕیار بێت هەسەدا پەیوەندی لەگەڵ پەکەکەەوە هەبێ ئایا دەتوانرێت لە ژێر هەژمونی ئێران دەرچێت ئەم دەبێە دەتوانێت ئەم بڕیارە بدات. ئەزانی چۆن مامۆستا کارزان من بۆ خۆم نای شارمەوە دەرچوونی کورد سەرکردایەتی سیاسی کورد ئەزمموی حکومڕانی خۆسەری خۆراوای کوردستان لە دەستی تورکیا یعنی سەرکەوتنەکی زۆر گەورەیە یعنی وەکو عجوبەوەیە
لەبەرەوە ئێمە لە بیرمان نەچێ مامۆستا کارزان تورکیا ڕۆڵی سەرەکی و بنەڕەتی و داینەمۆی سەرەکی بوو لە ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد و هێنانی هەیەی تەحریری شام ئەمە من بۆ خۆم لای خۆم ئەمەم یەکلا کردوێتەوە 100% بڕوای پتەوم بەوە هەیە پرسیار ئەوەیە منش لە جەنابەت دەپرسم وەکو میدیاکارێک تورکیا ئەمەی بۆ کردووە یەک لە ئامانجە هەرە بنەڕەتیەکانی تورکیا کە پاڵپشتی گروپە چەکدارەکان و ئۆپۆزیسیۆنی سوودای کرد بۆی بگەنە دیمەشق و تەخت و تارازی بەشار ئەسەد بڕوخێنن ئەوە بووە کە ئەزمموی خۆسەری حکومڕانی کوردەکان نێڵێ و ئەو ئێستاکە جەنابش ئاماژەت پێکرد کە ئاگر بەس درێژ کرایەوە من پێمە بەس تاکەی درێژ دەکرێتەوە بۆیە من پێم وایە تورکیا ئەگەر ڕوبەڕووی ناڕزایەتێکی یەکجار گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی نەبێتەوە ئەگەر ڕوبەڕووی ناڕزایەتێکی گەورەی گوتارێکی سیاسی نەتەوەیی کوردستانی کوردەواری و کوردایەتی نەبێتەوە لە هەموو پارچەکان من پێم وایە لە دەسەڵاتی خۆسەری خۆراوای کوردستان نایێنێ و دەشەوێ بەڕاستی ئەم ئەزمونە نێڵێ مامۆستا زیرەک زۆر بە کورتی هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کاتمانیز نەماوە لە ماوەی یەک خولەکدا سوپاس دەکەم کە ئەمریکا چاولێکەر دەبێت لەو دۆخە یاخود پێشتر بە هاوپەیمانی خۆی زانیون هەستەدا هەتاوەکو بۆ مەراسیمی دەست بەکاربوونی سەرۆکی نوێی ئەمریکا مەزلوم عەبدی بان کردووە ئەمریکا جێگەی متمانەیە پشتی پێ ببەسترێت ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم وەکو تەکتیک پشتی پێ ببەسترێ بەڵێ بەڵام وەکو دۆستێکی ستراتیزی پێمان وابێ هەموو فاکتەرەکان هەموو هۆکارەکان هەموو بوارەکان فرامۆش بکەین و پێمان وە ئەمریکا هەموو شتێکە هەڵەیەکی مێژووی زۆر گەورە دەکەین ئەمریکا دۆستی ستراتیزی نە ئێمە و نە هیچ گەلێکی ژێردەست نییە بۆیە من پێم وایە دەبێت ئەو فاکتەرانە و ئەو خاڵانێکە جەنابێت و مامۆستا نازم و منیش ئاماژەم پێکرد کورد ڕەچاوی ئەو خاڵانە بکە بۆ ئەوەی بتوانێت وە سوود لە هەموو پاڵپشتێک ببینێ من دیسا تاکی دەکەم و ئەمریکا بەریتانیا فەڕەنسا کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئێمە زۆر گرنگن بەڵام دەبێ متمانەی سەرەکی کورد پشتبەستن بێ بە گوتاری سیاسی ناوخۆیی بە گوتارێکی کوردستانی نەتەوەی نیشتیمانی لە هەمان کادا سوود وەرگرتن لە هەموو فاکتەرە ئیقلیمی و دەرەچیەکان بۆی بتوانین لەو گۆڕانکاریانێک کە لە سوودیا بوونە ئێمە بتوانین ئەو قوارێ بپارێزین و لە قوارەیەکی شۆڕژێڕی بکەین لە قوارەیەکی دەستوری زۆر سپاس مامۆستا نازم کۆتا پرسیاریش بۆ بەڕێستان ئێوە گەشتبینن بە دۆخی خۆراوی کوردستان پێتان وایە مەزمونەی لە باشووری کوردستان هەیە لەوێ دووبارە دەبێتەوە یاخود هاوکێشەکان زۆر ئاڵۆسترن چۆن دەیبینن دووشت گەژمیمان پێدا یەکەم زۆر هەموو جاری وتمانەتەوە لێزانینی خۆیان یەکڕیزی خۆیان گوتاریان لەگەڵ دیمشقا پاشان بێنیاز نەبن لە ڕۆژئاوا لە ئەمریکا یعنی بۆ کۆتم تەنیا ئەوەی کورد جێ بێتەوە لە نەو وڵاتانی منتەقەکەیە واتە هەر چوار وڵاتە سێ وڵاتە زیلێت چوار وڵاتە دەسەڵاتدارەکەی ناوچەکە کە کورد دەبەژۆ بەسەرانە لە هیچیان ناجێ نابێتەوە بەڵام لە سیستەمی تازەی ڕۆژئاوایە کورد لەوەیە جێ بێتەوە کە ئەوێت وڵاتان وڵاتی گەورە وڵاتی بەهێز دروست نەبێ کە مەنەتەوەکانیش مافی خۆیانان هەبێ ئەمە نقطەیەکە ئەبێ کورد هەڵوێسەی لەسەرکە پاشانیش بەجددی کار بکە لەسەر ئەوەی تەفاهمێکی کوردی عەرەبی باب تعبیرەکە ئەگەر ڕاست بێ لەگەڵ دیمەشقا دروستکە کە ئێمە تەواوکەرین هەڕەشەنین ئێمە وەکو کورد تاواوکەرین بۆ دیمەشق هاوکارین هەڕەشەنین بۆ دیمەشق ئەوە زۆر نقطە و کاری لەسەر بۆ هیواین کە زۆر ژیرانە مامەڵە بکەن سپاس بۆ بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستۆدیۆی ناوەند دووبارە بەخێر بێ نەزێتان کێشا زۆر بەڕێز مامۆستا زیرە کەمال لە شاری هەولێرەوە لە ستۆدیۆکانمان دووبارە سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆم دەرفەتەتان خۆشەویستانم لێرەدا و بەم جۆرە کۆتاییمان هێنا بە مەڵخەی گفتوگۆ بۆ هیواین کە بمانتوانی بێت نەختێک بڕێکی کەمیش بێت لە دۆخی ڕۆژاوای کوردستانمان ڕوون کرد بێتەوە بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ